ئەگەر بمانەوێت سانسۆرێک بەکاربێنین کاتێک پەنجەی پیانی 5 کەسی تایە جێی تۆ نابێتەوە چیەکەی بەلا ناکەیت و نابێ سەر وانە لەبەرەوە ئەمە زۆر گرنگە هەندێک گار ینی هەندێک جار بینیمانە بەخوا کەسێک پاڵەنێ ڕاست هەرێ جێ خۆی کاتەوە کاکە جێی نابێتەوە سانسۆرەکە نووسراوە 500 کیلو 270 کیلو یان نووسێتی ئەوەندە کەس هەنەجار ئاماژەیەکیش هەنێک دەنگ دەرەکەن ئەگەر لەو کێشە خۆی زیاتر ئۆڤەرلۆدە ئەڵێ کێشی خۆم زیاتر بووە ناتوانم ئەنی مەترسیشەیە ئەتەکەی تێم جارە لەسەر بابەتێ با پێک کۆبینەری بین بزانین پەیامەکە دەگات یان نا